سلام علیکم و رحمة الله وبرکاته. خۆشەویستان و ئازیزانم، لە یەکێکی تر لە بابەتەکان کە لە مانگی ڕەمەزانەوە فێرە بین یاخۆت ئامۆژگاریەکانی مانگی ڕەمەزان بۆ ئێمە ئیماندار و مسلمان ئەوەیە کە ئەویش ئارام بگرین. ئارام بگرین لەسەر خواپەرستی، ئارام بگرین لەوەی کەوا خوای گەورە ئەمری بە ئێمە کردووە کە ئێمە بە ڕۆژوو بین لە مانگە پیرۆزەدا و هەروە هەموو ئەو ئەمر و نەهیانێکەوە کراوە پێویستە ئارامیان لەسەر بگرین و سەبرمان هەبێ بەرامبەر بە خەڵکی، بەرامبەر بە ڕەفتاری خەڵکی کەوا بۆ نمونە زۆر جار دەبینکەوە کێشەی ئێمە کە لە ناو سیارەداین بۆ نمونە تووشی ڕووداوێک دەبیت، تووشی شتێک دەبیت زوو هەڵدەچی ناتوانانی بەسەر خۆت دازاڵبی، بۆیە زوو دەبێتە شەڕ و کێشە و مشکلە. بەڵام ئەگەر بێت و تەنها یەک دقە ئەگەر ئارام بگریت یان ئەوتە شوێنەکەی خۆت بگۆڕ یان ئەوتە گڵاس ئاوێک بخۆیتەوە ئەوە ئارام دەبیتەوە. بۆیە پێویستە لەسەر ئێمان کە لە مانگی ڕەمەزانەوە فێرە بین، ئەویش مانگی ئارامیە، مانگی ڕەحمەتە. هەروەکو پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەمە مانگی ڕەحمەتە یاخود نیوەی مانگی بەزەییە و مانگی سۆز و ئارامیە. بۆیە پێویستە لەسەر ئێمە کەوا بەردەوام ئارام بگرین بەرامبەر بە تاعەت و عیبادەتەکان، بە تایبەتی لە ناو مزگەوتەکاندا کە کێشەی ئێمە کە لە مانگی ڕەمەزاندا ئەوەیەکەوا دەبینین بە تەمەنەکان زۆر جار دەبینین بەرامبەر بە بچووکەکاندا سەبر و ئارامیان نییە، یان ئەوەتە لەگەڵ ئەو کەسێکەوە پێشنێژی دەکات سەبر و ئارامی نییە، تەحملی ئەو نیو سەعاتەی ناکە کە لە ناو مزگەوتدا دەمینێتەوە، یان ئەوتە بەرامبەر بە خوای گەورە کە ڕادەوەسێت نوێژ دەکات، نازانێت ئەگەر چەند زیاتر بمینێتەوە لە ناو نوێژ بەڵکو پاداشتی زیاتر وەردەگرێت بەرامبەر بەخوای گەورە. ڕۆژەشان یەکێک لە مامۆستاکان بۆی گەڕامەوەکەوە هە لە ناو مزگەوتەکەیدا نوێژی مەغریب بوو، تەنها سوورەتی فەلەق و ناسی خوێن. یەکێک تر کە دوای نوێژەکە سەلامی داوە بۆ مامۆستاکەی وت نوێژەکانت زۆر درێژە، یعنی ئەگەر بێت و سوورەتی ناس و فەلەقی لەلا درێژ بێت بەڵکو سوورەتەکانتر دەبێ چۆن بڵێت چ جواب بداتەوە. بۆیە پێویستە ئێمە سەبر و ئارام بگرین بەرامبەر بە خواپەرستی و تاعەت و عیبادەتەکان. سلام علیکم و رحمة الله وبركاته.